پێنج هاوڵاتی کاتێک لێرە لەم شۆستەیە چاوەڕێی تەکسیەک دەکەن بۆ ئەوەی هەڵیان گرێت و بیان باتەوە ماڵەوە، بەڵام لە ناکاو لە جیاتی تاکسیەکە لۆریەک بەرەو ڕوویان دێت و هەر پێنجیان لەگەڵ خۆیان ڕاپێنج دەکات کە دەست بەجێ گیانیان لەدەستدا. پۆلیسی هاتوچۆش ئەم ڕووداوە بەدەگمەن و دڵتەزێن ناو دەبات. بەداخەوە شەوی ڕابردوو کاتژمێر 8 هەر لەگەڵ ڕۆژ ئاوە بوون ڕووداوێکی هاتوچۆکەوتەوە لەسەر شەقامی کۆرنیش لە دەواازەی شاری زەیتون کە ڕووداوەکەش کۆنتترۆل دەستدانی سەرکەترێلەیەک بوو و خۆچێشانی بوو بە 5 کەس کە 2 ئافرەت و 3 منداڵ بوون وا دیارە لە میوانی دەگەڕانەوە چاوەڕی تەکسیەک بوون کە هەڵیان گرێتن لەسەر ڕۆخی شۆڕدەرەکە ڕاوەستا بوون، بەڵام کاتێک کە سەرکەترێلەکە کۆنتترۆلی دەستدا بوو هەر پێنجایی لەگەڵ خۆی ڕاماڵی بوو و دوای ئەوەی کە مەدای نزیک لە 50 تا 60 مەتر لەگەڵ خۆی بردبوونی اینجا سەرکەترێلەکە وەرگەڕا بوو و نەفەرەکانیش کەوت بوونە ژێری، بەڵام ئەوەی تاوانەکەی گەورەتر کرد ئەوە بوو کە شوفێرەکە دوای ئەوەی کە ئەو ڕووداوی دروست کرد اینجا ڕای کرد. شاید حاڵەکیش کە خۆی ڕووداوەکەی بینیوە بەنی گەرانیەوە قسەی بۆ پەیام کرد و ئاماژەی بەوە کرد کە تا ئێستا ڕووداوێکی لەم شێوەیەی بە چاوی خۆی نەبینیوە. وتیشی سەرجەم قوربانیەکان لەبەر گەورەی کارەساتەکە شێوێنرا بوون، بە وتەی خۆی هەرگیز ناتوانێت دیمەنەکانی ئەو کاتە لەبیر بکات. کارەساتەکەم دیت بەڕاستی 3 منداڵ بوون بە شێوەشی یعنی زۆر بە شێوەشی ناخۆش کە هیچ کەسێک ئەو دیمەنەی قبول نەدەکرد بەڕاستی ئەگەر ئەو کەسە ئەو بەو سورعەتی هاژوشتیە کە فکری لە ژیانی هیچ کەسێک نەکردەوە بەخۆی قوتاری بوو، بەڵام 5 کەس بوونە قوربانی، 3 منداڵ بە بێگوناح بە بێ هیچ شتێک لەسەرەوە جادێ بوونە قوربانی. حەق وایە یعنی ئەو جادەیە شارەوانی بەڕاستی عیلاجێک لە بۆ ڕێگایەدا بنێ کە ڕووداوی زۆر تێدا دروست دەبێت. کە سوکاری قوربانیەکەش دەڵێت منداڵەکانیان کاتێک لە سەردانی ماڵی هاوڕێکەیان دەگەڕانەوە و لە چاوەڕوانی تەکسیدا بار هەڵگرێک خۆی پیاکێشان و بە جۆرێک گیانیان لەدەستدا کە زۆر لە شەڕی داعش خراپتر بووە، چونکە دەڵێت تاوانبارەکە سەرخۆش بووە و دواتریش هەڵاتووە. من وەکو بابی گۆرانی ڕەوی خێزانەکەی لەگەڵ کچەکەی لەگەڵ مامۆستایەک لەگە 2 کوڕی یعنی کۆی هەمویان 5 کەس دوونێ بەهۆی کارەساتێکی دڵتەزێن بوونە قوربانی یەقەی شێ دەگری چ دەکەی چ دەڵێ عایلەک بەخیلال بەلا حەزات کۆر بیتەوە انتزاری تەکسی بکە لەسەر جادەی پاشەوەی لە میوانداری هەستاینە عینە چوونە لای مامۆستایەکی سیارێک لەو لای دێتن ترێلەیە کەس وا بزانەمەوە دەڵێن گیرایە هەلاساس و حەبیش لە ناوی بووە. ئەکسەری ئەو سایەخانە بەداخەوە لە بۆ یاسایە مروری زۆر توندن لەسەر باج و غرامات و ئەوانە، بەڵام ئەو سایەخانە ئەکسەریان ئەوەی زانیاری مەبیتن هەمویان سەرخۆشن، بە سەرخۆشی نەبی ناتوانە سیارەی باژۆن. قوربانی ڕێگاوبان دەتوانم بڵێم یعنی زۆر لە شەڕی داعش زیاتریشە. پۆلیسی هەولێریش بە پەیامی ڕاگەیاند تاوانبارەکە عەرەبە و خەڵکی مووسڵە دوای هەوڵێکی زۆر توانیویانە دەستگیری بکەن. بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆ ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوەیەکی مەترسی ڕوویان لە هەڵکشاندن کردووە و زۆربەی ئەو ڕووداوانەش کە ڕوودەدەن لەلایەن بار هەڵگرەکانەوەیە کە زۆربەیان بەهۆی خێرایی یاخود بەهۆی سەرخۆشی شۆفێرەکانەوەیە کە کۆنتترۆل لەدەست دەدەن. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.